بڵاو بڵاوبووەوە داویە اینجا ئێمە مەفروضە ئێمە بەپێی ئەم پێداچووناوانە و بە شۆنکەوتنانەی کە لە هەرێمی کوردستان کردومانە بۆ دیاردەی سواڵکردن بە تایبەتی لەسەر منداڵان توانیمانە چەند خاڵێکی زۆر بەقووەت ببینینەوە. ئێمە بەداخەوە لە هەرێمی کوردستان هەژاری زۆر ڕنگدانەوەی لەسەر منداڵی سەرشەقام دروست نەکردووە. هۆکاری دیکەی هەیە لە زۆر وڵاتانی دیکە هەژاریەکە دەبێتە هۆکارەوەی کە منداڵێک بێتە سەرشەقام کێشەی کۆمەڵایەتیە کە منداڵێک دەهێنێتە سەرشەقام بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەم منداڵانی کە لە هەرێمی کوردستان خەریکی سواڵکردنن کەمینەیان خەڵکی هەرێمی کوردستانن ئەوانن کە کۆتیان کردو هاتوونەتە هەرێمی کوردستانەوە بەداخەوە بەپێی ئەم داتایانەی کە وەرمانگرتووە زۆرینەی بازرگانیکردن و بازرگانیکردن بە منداڵانەوەی دەستی کەسانێکی دیکە لە پشتەوەی کە پاڵنەرە بۆ ئەم منداڵانە کە بێنە سەرشەقام و دەستکەن بە سواڵکردن. بەپێی ئەم لێکۆڵینەوەی کە تا ئێستا کردومانە زۆرینەی لەگەڵ زۆرینەی ئەو منداڵانی کە قسەمان کردووە کێشەی هەژاری کەمتر ڕەنگی بۆ ڕنگدانەوەکەی زۆر کەمترە زۆرینەی ئەوانە بۆ خۆیان بەپێی قسەکانی کە دەیکەن پاڵنەرێکیان هەیە بۆی کە هاتوونەتە سەر جادە و لەسەر شەقامیش خەریکی سواڵکردن.